عزیز مامۆستا حاوناس مامۆستایەکی خۆشەویست بەڕێز گەنج هەردەمە بە ناوی دایکان و باوکان و مامۆستا عزیز و ئەزیزەکان و ناوە چاودێرشەکان پیرۆزبایی لێت ئەمە کچە شەهیدە ئەو شتە مقەدەسەی کە لە پێناوی ئەم خاکە ئەم نیشتیمانە هەموو شتێ لەبیرە چێتەوە خاک و شەهید نەبێت لەبەرەوە هەر کێشی هەموومان هەتا هەناسە لە بۆتەی سنگمانە بێت ڕێزی ئەوانە بگرین کە لە پێناو ئەم نیشتیمانە خۆشەویستترین شت کە ڕۆحە لە دەستیاندا شەهید ئەگەر نەمر بێ وەکو شاخ ئەبێ بە نەمری پارێزگاری ناو و سەروەرەکانی کرد هیوادارم کۆمەلگای پەروەردەی مارگرێت ئەم عەزیزانە ئەم مامۆستایانە لەبیر نەکات مامۆستا حاوناس یەکێکە لەو سەربازە منانەی کە بەڕاستی لە دڵەوە خزمەتی ئەو وڵە جوانە گەشانەی ئێوەیە کرد هیوادارم هەر کە ئاوا بە سەوزی بە جوانی بە گەنجی بینم هیوادارم وڵە جوانەکانی مارگرێت هەردەم گەش و گەشاوەتر بوون سوپاس بۆ ئێوە دایکان باوکان کەس و کاران کە ئامانەتێکی گەورەتان هەیە کە ئەوی مناڵەکانتانە بە ئێمەتان بەخشین هیوادارم مامۆستاکان لە ئاسی ئەو بەرپرسیارەتیا بوون هیوادارم ئێوەش ئەگەر ڕەخنەگازم لە شتێکتان هەبێت هەم بە گەورەی خۆتان بمان بەخشن هەم بە سەروەری و بە گەورەی خۆشتان جارێکی تر ڕەخنە و نوقوڵی و گازندەکانتان پێشکەش بە ئیدارەی مارکێت بکەن بۆ ئەوەی هەنگاوێک بێ بۆ بەرەوکەن چوومە چونکە دواوەتیەوە کۆمەڵێک گەنج و لا و مۆم و شەقی تر ڕوو لە مارکێت دەکات جارێکی تر هەر بژین هەر بمێنی سوپاس